بەڵێ کاک سەردار سڵاو لێیە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە سنووری مەڵبەندی سلێمانی ماوەی زیاتر لە هەفتەیەکە کۆبوونەوە گشتەکان بۆ ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنفرانسە ناوچەیەکان دەستی پێکردووە و ئەم شەو کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی بەڕێوە ئەچێت و بە کۆتایی هاتنی کۆبوونەوەکانی ئەم شەوی ئەنجومەنە کۆبوونەوە گشتەکان کۆتایی بە مەڵبەندی سلێمانیش دێت ئەو کاتە تەنها سێ مەڵبەند دەبێنێتەوە کە کۆبوونەوەی گشتیان ئەنجام بنەوە و دواتر قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان دەست پێ دەکات. کۆبوونەوەکەی ئەم شەو مەڵبەندی ئەنجومەنی سێی سنووری مەڵبەندی سلێمانی هەروەها پێشمەرگە دەرینەکان و ئەنجومەنی پێشمەرگە و ئەنجومەنی کەمەندامان تێدا بەشدارن و قەرەباڵغێکی زۆر هەیە بەدەمەواتنێکی زۆر هەیە. من بۆ قسەکردن لەگەڵ لەسەر بەردۆخی ئەم شەوی کۆبوونەوە گشتەکان ڕۆم لای بەڕست کاک بڕیار بەرپرسی ئەنجومەنی پێشمەرگە کاک بڕیار تەشریف دێنەوە. سڵاو لێ پێم بڵێ کۆبوونەوە گشتەکانی سنووری ئەنجومەنی بەڕێستان چۆن بەڕێوەچێت؟ سڵاو لێوەش بەخێراتتان ئەەکەم دیارە وەکو خۆت باست کرد و هەفتەیەکە لە سنووری مەڵبەندی سلێمانیە کۆبوونەوە گشتەکان دەستی پێکردووە. سوپاس بەخوا کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە جیاوازیەکی حیزبی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ حیزبەکانی ترەوەیە کە ئێوە هەموو ئەندامانی بەشداری ڕاو بۆ چوونی کۆنگرە بێت و بە شێوەیەکی ڕێکوپێ بچێتە پێشەوە. وەسپاس بەخوا ئێمەژوکو ئەنجومەنی سێی پێشمەرگە گەرم و گوڕێکی باش هەیە خەڵکێک بە شێوەیەکی باشاتۆ پێشەوە چونکە مۆقیفەکان و ئیشە جوانەکانی کۆمەڵی و ئیسلامی وای لێ کردووە کە بتوانێت ئەندامانی دڵخۆش بە هەموو کاتێک لە بۆ کۆنگرە و بۆ کۆنفرانسەکان. ئەمە جێی دڵخۆشیە بەڕاستی. ئەمە ئێمە دیارە پێشمەرگە دێرینەکان ئەم کاتەوە ئەو پیشانەیە کە کۆمەڵی ئیسلامی هەموو توێژ و چوینەکانی گرتوتەوە توانێتی سەرکەوتوانە کۆبوونەوە گشتەکان بکات. سپاس بۆ بەڕێز کاک بڕیار. دیارە کاک سالار هەر لیژنەیەکی سپاس بۆ کاک بڕیار هەر لیژنەیەکی باڵای کۆنگرە ڕات هەر ئەنجومەنێک لیژنەیەکی مەڵبەندەکەی لەگەڵایە بۆی هاوکاریان بکەن. ماوەسە سەباح یەکێکە لە ئەندامانی لیژنە کە کارگەری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیە و هاوکاری لیژنەی باڵای کۆنگرە ئەکات. قسەی لەگەڵاکەی بزانین کۆبوونەوە گشتەکان چۆن بەڕێوە شوکەم شو کۆتا کۆبوونەوە سڵاو لێبێ پێم بڵێم شو کۆتا کۆبوونەوە ئەنجومەنی سنووری مەڵبەندی بەڕێستان بەڕێوە چێ کوی کۆبوونەوەکان چۆن بەڕێوە چوو بەدەمەوە هاتنی ئەندامان و کادرا بۆ کۆبوونەوە گشتەکان چۆن منای خۆی گەورە سوپاس بۆ خۆی گەورە کۆبوونەوە گشتەکانی سنووری مەڵبەندی سلێمانی لە ئاستێکی زۆر باشا بووە لە ماوەی هەفتەی ڕابردووە زیاتر لە 36 ئەنجومەن و ئۆرگانەکان و ئۆرگان ڕێکخراوە پیشەیەکانی کۆمەڵی ئیسلامی بەشداری کۆبوونەوە گشتەکانیان کردووە. سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەم سنوورە بەشداریان کردووە لە هەموو ئەندامێکن هەڵبژاردووە بۆ کۆنفرانس لە هەموو ئەندامێکن هەڵبژاردووە بۆ کۆنفرانس پشتیوان بەخوای گەورە لە ئایندا کۆنفرانسی ناوچەیەکانی شتا دەکرێت و ئەندامان ئامادەن بۆ ئەو گۆڕانکاریەیە کە پشتیوان بەخوای گەورە لە کۆنگری چوارەمی کۆمەڵی ئیسلامیە بە بەرچاوڕوونیەوە و بە شاردایەکی باشەوە کە بتوانن بۆ 4 ساڵی داهاتی کۆمەڵی ئیسلامی ڕەنگی 4 ساڵی داهاتی کۆمەڵی ئیسلامی بە شێوازێکی باش دابڕێژن پشتیوان بەخوای گەورە. و ئێمە شۆکو لیژنەی فەرعی مەڵبەندی ئیسلامانی هاوکار و یارمەتیدەریان بووین وەسپاس بەخوای گەورە ئەم شەویش کۆتا هەمین کۆبوونەوە گشتەکانە. سپاس بۆ وەرز ماوەسە سەباح ئەندامی لیژنەی هاوکاری و کارگەر مەڵبەندی دوی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کاک سەلار ئاماژەوە کەمەوەی ئێستاکەی بینن دیاریکردنی کاندیدەکانە بۆ کۆنفرانس ناوچەیەکان کە پێکەوە ڕۆنە هەڵبژاردنێکەوە ئەندامان کادران بە شەفافانە بە ئازادان دەنگی خۆیانەدەن ئەوەی کە بۆتە جێگەی باس لە کۆی کۆبوونەوە گشتەکاندا شەفافەتی پرۆسەکەیە کە هەموو ئەندامێک بە ئازادی ئەتوانێت خۆی کاندیدکا بەتوانێت دەنگدا بۆ کەسێک کە ئەوێت بێتە بەنوێنەری لا کۆنفرانس ناوچەیەکان. دیارە با کۆتاییاتنی کۆبوونەوە گشتەکان لە سنووری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی هەر سێ مەڵبەندی دەوروبەری هەولێر و مەڵبەندی هەندەران دەمێنێت لەگەڵ مەڵبەندی دووەکە دواتر کۆنفرانس ناوچەیەکان دەست پێ دەکات. ئەمە زانیاریەکانی لای ئێمە بوون. سپاس بۆ تۆ پاملێرمان ڕاستی هەمە ئەمین لە شاری سلێمانی. سپاس بۆ زانێرەکانت.